لە شاری سلێمانی کۆتایی با پاڵەوانێتێکی تێنسی سەرزەوی هاتووی یاریزانانی ئەو یاریژ نیگەرانن لەوەی لە شارەکەدا زۆر بە کەمی گرنگی بارەکە دەدرێت. یاری تێنسی سەرزەوی یەکێکە لەو یاریانەی لە یاریگاکانی کوردستان مێژوویەکی زۆری نییە و ماوەی چەند ساڵێکی کەمی شارەزوومەندان و گەنجان لە کوردستان ڕویان لەم یاریە کردووە. لەگەڵەوەشدا لە شاری سلێمانی کەمتر گرنگی بەم یاریە دەدرێت و لەم ساڵدا تەنها یەک پاڵەوانێتی بۆ تێنسی سەرزەوی و یاریزانەکانی ئەنجام دراوە. پاڵەوانێتی ئەم جارە لە شاری سلێمانی ناوەندی وەرزش و لاوانی بابان سەرپەرشتی کردووە و 26 یاریزان لە سەنتەری شاری سلێمانی و بازیان و پێنجوێن و کەلار و پیرەمەگرون و هەڵەبجە و خوورماڵ بەشدار بوون تایدا. لە یاری کۆتاییشدا هەردوو یاریزان ڕۆژین ئەکرەم و ئالان سەلام ڕوبەڕووی یەک بوونەوە. ڕۆژین بە ئەنجامی 6 خاڵ بەرامبەر بە 3 خاڵ توانی کۆمەڵی یەکەم بەدەست بێنێت. هەرچی کۆمەڵی دووەمیش بوو ڕۆژین بە ئەنجامی 6-4 ئەو کۆمەڵێشی لە بەرژۆندی خۆی کۆتایی پێهێنا و بووە برای پاڵەوانێتیەکە. سەرەڕای دڵخۆشی خۆیان بە ئەنجامدانی ئەم پاڵەوانێتیە، بەڵام هەردوو یاریزانەکە و خودی سەرپەرشتیاری پاڵەوانێتیەکەش نیگەرانن لەوەی لە شاری سلێمانی و دەوروبەری بەراورد بە شارەکانی دیکەی عێراق و هەرێمی کوردستان کەمتر گرنگی بەم یاریە دەدرێت و پەراوێز خراوە. سەرەتا دەستخۆشتان لێکم بە ئامادەبوونتان بێگومان هەست پاڵەوانێتی بکرێتەوە لە هەر شوێنێک بێ بۆ یاریزانان زۆر بەسوودە لەبەرەوەی ئاسی ڕاستەقینی خۆی بۆ دەرەکەوێت زیاتر بەرەو پێشەڕوا زیاتر گرنگی بەخۆیە. ماوەیەکە پاڵەوانێتەکان لە بەتایبەت لە شاری سلێمانیە بەرەو کەمی ڕۆژتەوە کەس بووە سست بووە. ساڵانی ڕابردوو بەلانی کەمەوە 5-6 پاڵەوانێتی کرایەوە، بەڵام ئەمە یەکەم پاڵەوانێتی ئەم ساڵەوە بەرەو کۆتایی ساڵە ڕۆین. بەداخەوە ماوەیەکە گرنگی پێدانی کەم بۆتەوە، هیوادارین زیاتر گرنگی پێ بدرێت بەتایبەت لە ئێستاە کە بتۆڵەی گەورە لە پێشمانە و لە پاڵەوانێتی یانەکانی عێراقا بەشدارین زیاتر گرنگی پێ بدرێ و بۆی زیاتر ئاسمان باش بێت لە پاڵەوانێتەکانە. بێگومان حکوومەت زۆر گرنگی بەمە نەیاوە، ئەو یاریگایانی هەیە هەمی وێران بوو پێویستی بە نۆژەنکردنەوەیە، هیچ ئاوەڕێکی لێ نەدراوەتەوە. تەنها یەک یاریگا هەیە لە شاری سلێمانیە، ئەویش گرانبەوەیش بە نرخێکی زۆر گرانە، هەموو کەس ناتوانێت ڕووی تێکە، بۆیە کەم تەرخەمەکە گەڕێتەوە بۆ حکوومەت کە بەبووی نەبوون یاریگا و پاڵەوانێتیەکان لە هەموو شوێن ناتوانم بکرێتەوە، چونکە پێویستمان بە یاریگایە. ئەم یاریگای لێرە یاریتیاگەین یاریگایەکی تازەی خۆمان تەختیدی ساحەکەمان کردووە کە ئەم ساڵ یەکەم پاڵەوانێتی لێرە بەڕێوەچە کە لە هەر شوێنێک کە یاریگا نەبوو قورسە بتوانانی پاڵەوانێتی لەسەر یاریگایەکی تر بەڕێوەی بۆی خاز یاریگاکە بۆ تێنسی سەرزەوی بێ. ئێمە پێمان وایە ئەم پاڵەوانێتیانە تێنس و هەر یاریکی دیکە دێ پاڵەوانێتی گرنگە بۆ یاریەکان و یاریەکان لە ڕێی پاڵەوانێتەکانەوە پێشەکەون و یاریزان ئاستی خۆیە بینە و گۆڕانکاری لە ئاستی خۆی ئاکات. دوجار ئەم یاریە ئەگەر بە کورتی باسی بابەتێک بکەین کە زۆر گرنگە، ئەوش ئەوەی ئەم یاریە لە سەرجەم پارێزەکانی ترا پارێزەکانی دیکەی عێراق لە برەودایە بەتایبەت پارێزەکانی هەرێم لە هەولێر ئەم یاریە زۆر پێشکەوتووە. سەرجەم ژمارەکانی ئاستی عێراق بە ناوی هەولێر و دوهۆکەوەی خۆشبەختانە، بەڵام بەداخەوە لە پارێزگای سلێمانی بەهۆی کۆمەڵێکم تەرخەمی لایەنی بەرپرس و کۆمەڵێکم تەرخەمی کەسانی نێو ئەم یاریە تا ڕادەیەک ئەم یاریە پاشکەوتووە. یاریەکان لە بەرواری هەفتەی مانگی 2022 دەستی پێ کردووە، بەڵام بەهۆی نەگونجاوی کەش و هەوا و مانگی ڕەمەزانی پیرۆزەوە یاری کۆتایی بۆ ئەمڕۆ دواخرا بوو.